ڕۆژە هاتوین داوای مافی خۆمان بکەین واز نایەنینە تاوەکو مافی خۆمان بەدەستدەین کە مافێکی زۆر سەرەتایی خۆمانە ئێمە نازانم بۆ بێ باکە حکوومەت هیچ جوابێکی پێ نیە بۆ ئێمە هیچ باکی نیە ئێمە چەند ڕۆژە داوام ڕاگیراوە دەرز نەخوێنراوە هیچ باکێکی نییە. واللهی ئەبێ پێیانمان چی بێت چەند ڕۆژە تەلەبە هەر قسە ئەکات یعنی بەس یەک شت کە من ئەمێ بە حکوومەتی بڵێم ئەوان بە ئێمە ئەڵێن مناڵی ئێمەن و ئێمە باوکی میلەتین بەڵام بەڕای ئێوە باوکێک یعنی چەندێکە مناڵەکانی ئەگرین سەرمایانە برسیانە داوای 100,000 ئەکەن داوای پارە ئەکەن داوای دەرماڵە ئەکەن باکی پێیان نەبێ ئایا لێوە برسمەوە باوکە ئەسڵەن نەک باوک نییە لە ئینسانیەت ئەچێتە دەرەوە ئەوانە نەک باوک نین کۆمەڵێک مشە خۆرن بەسەر قوت و نانی ئەم خەڵکەوە کە ئیتر دەستیان ناوەتە بینەقاقامان لەلایەکەوە بە ئێمە ئەڵێن لە هیچ وڵاتێکانیە کە حکوومەت چۆنەڵێ خوێنی خۆڕایی دابین کردو پارەش بات بەڵام ئەوان لە وڵاتانی کە پارە نادرێت بە خوێندکار ینی قوتی دایک و باوکەکانیشان نەبڕێەوە قوتی خانەوادەکانیان نەبڕێ ئەمان لە دوو لاوە دەستیان خستۆتە بینەقاقای میلەت هەم ئێمە خانەوادەکانمان باریدارایان باشن لەبەر ئەوەی نەمەعاشیان هەیە نە کار و کاسەبەتێکی باش ماوە لە ناو بازاڕۆک و هەمومان ئەزانین لەلایەک شۆداوە لە ئێماگە کە بخوێنین بەگیرفانی بەتاڵ ڕۆژی دنیا و قیامەت ئەو نەفامانن کەوا وڵی لە هەفتەی ڕابردوو ئێمە لەسەر شەقامین ئێمە هەر بەردەوامە بین ئەگەر هیچ شتێک ئەگەر یعنی هیچ ئەنجامێک نەبێ هەر بەردەوامە بین هەتا ئەگەینە ئەنجام. بەڵێ لەبەرەوەی ئێمە زۆر لامان ڕوون و ئاشکرایە کە ئەم داواکارانی ئێمە ئەتوانرێت جێبەجێ بکرێ شتێکی زۆر بەسیتە یان هیچی تیانە بۆیە هەر بەردەوامە بین ئینشەڵڵا هەتاوەکو داواکارەکانمان جێبەجێکرێ بەجددی یان هیچ کەسێک هیچ تەلەبەیەک پێی خۆش نییە بەیانی زوو هەستێ لە خەو بەم سەرمایە بێت لێرەیە بۆستێ بەڵام ئێمە چەند مافێکمان هەیە زۆر بەسیتە و بەقی خۆمانێ زانین من شخصی خۆم ئەگەر خۆم پێویستم بە هیچ دەرماڵێکیش نەبێت ئەوانە تەلەبەی کەم دەرامەت ئەبینم بەڕاستی ئەوانە کەس ئەبینم کە پێویستی بەم دەرماڵی حکوومەتە کە بڕەپارەیەکی زۆر کەمیشە بۆ تەلەبەی تێ ناچێ من هەر لێرە ئامادە وەکو ئەرکێکی ئینسانی و ئەخلاقی خۆم لێرە ئامادە هیوادارم من بەم تەمەنەکەمەوە کە شعوری ئەوم هەیە کە هەست بە پرسیارەتیەکەم هاتووم لێرە وەستاوم هیوادارم حکوومەتش بەخۆی بچێتەوە ئەمە هیچی تێ ناچێت بۆ تەلەبە بەڕاستی.